بە سۆمۆ ئەمە هیچ شتێکی وانییە بۆ عێراق و هیچ پێویست ناکا با بڵێن وەری بگرێ بۆ ئەوەی بتوانێت هەناردەی دەرەوەی بکە بۆیە ئەبێ بە دڵنیاییەوە قودرەت هێرێمی کوردستان لە بەرهەمهێنانەوە بەرزتر بکرێتەوە بۆ ئەوەی ئەم پرۆسەیە پرۆسی ڕادستکردنەوەی نەوت بە بۆری با بڵێن یان ناردنەوەی بە بۆری دەست پێ بکەن دێبژاردەی دیکە لە بەردەمان بۆ عێراق و هەرێمی کوردستان و ئەوەی کە زۆر خەڵکیش چاوەڕێتی ئەوەیە ئایا موچە دەنێرێ پێش ئەوەی هەرێمی کوردستان بتوانێت بگاتەوە ئەوەی کە 230,000 بەرمیلی ڕۆژانە بدات بە سۆمۆ بۆ هەناردەکردنەوەی جگە لە 50,000ەکە بۆ بەکارێنانی ناوخۆ ڕاستیەکەی پێدەچێ و راپۆرتەی سبەینێ لیژنەکەی سۆمۆ دەیدا بە حکوومەتی عێراق هەندێک لەو بارەیەوە یەکلا بکاتەوە کە موچە بنێردرێ یان نا بە تایبەت ئەگەر قەرار لەبارەی ئەوە بدرێیان شتێکی لەبارەی ئەوە تێدا بێ کەی هەرێمی کوردستان ئەتوانێ قودرەتی بەرەمێنانەوە بگاتەوە ئەو ئاستەی کە لە لێک تێگەیشتنەکەیە دیاریکراوە گەرماوەیەکی زۆر بێ پێدەچێ بای ئەوەندە ڕاستیەکەی حکوومەتی عێراقی نیەتێکی تێدا بێ بۆ ئەوەی بڕیاردە ناردنی هیچ نەبێ موچەیەکی دیاریکراو بۆ هەرێمی کوردستان بدات بە دڵنیاییەوە سبەینی هەندێشت لەو بارەیەوە ڕوونەبێتەوە بەرحاڵ هێشتان سەرباری قودرەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەرەمێنانەوەی نەوت زیاتر بکە هەندێک پرسی دیکە لەم بارەیەوە هێشتان لە ئارادان مەسلەی نیگەرانیەکان یان دوو دڵیەکانی کۆمپانیەکانی نەوت ئەپیکۆر لەبارەی قەرزەکانی سەر هەرێمی کوردستان و شایستە داراییەکانیان بۆ یان شایستەکانی بەرەمێنانەوەی نەوت ئەوەی کە قەرار لە مەودواگەر 16 دلارەکە بێت چۆن وەریەگرن زۆرێک لە دڵنیاییان ئەوێ بۆیە ئەخیر قسەی چەند ڕۆژی ڕابردوو ئەپیکۆرەوە بوو کێشتان ئامادە نین و چاوەڕێ جۆرێک لە دڵنیایی و زەماناتەکەن بۆەوەی دەست بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بکەنەوە سەرباری ئەوەی کە پرسی هێرشەکانیشی هاتوۆتە سەروە ئێستا دوو بیانویان هەیە بۆ ئەوەی بە شێوک لە شێوەکان ئەگەر بیانەوێت بە هەناردەی نەودیان بەرەمێنانی نەوت دەست پێ نەکەنەوە هەم پرسە داراییەکان و حەقدەست و قەرز و پرسەکانی دیکەوەی پێوەستە بە پارە لەگەڵ پرسەمیەکەشی هاتۆتە سەر من ئەم پرسە تەوەری یەکەمی زوومی ئێمە بێ لەگەڵ خاتوو نەجیبە نەجیب ئەندامی پێشووتری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق گفتوگۆی لەکبارەوەکەم هەر پرسێکی دیکەم ڕۆ هەبوو تایبەت بە نەوتی عێراق و هەرێمی کوردستان گرنگە پەیوەست بە تورکیا و ژەوەیە کە تورکیا قەراری یاوە بڕیاریاوە ئەو ڕێککەوتنەی لە ساڵی 1970 لە بینی عێراق و تورکیا بۆ هەناردەکردنی نەوت بە بۆری بەندەری جەیهانە بۆ دەرەوە تورکیا بڕیاریا و ڕێککەوتنە گوایە نوێی نەکاتەوە تازەی نەکاتەوە پێم وابێ 27 ساڵی داهاتوو کۆتایی پێێت بە دڵنیایی و جۆرێک لە گفتوگۆ و پرسێکی دیاریکراو لە بینی عێراق و تورکیا لەو بارەیەوە دێتە ئارا کە بە هەموو شێوەکان بە دڵنیاییەوە ئەم پرسە بۆ هەرێمی کوردستان پرسێکی گرنگە بێت چونکە نەوتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هەر ڕەوانەی دەرەواکرێ ناردەی دەرەواکرێ بۆ تەوەری دووەم میوانێکی دیکەم لەگەڵا بێ و پرسەی لەگەڵا تاوتویەکەم دێمە سەر پرسیەکەم خاتوو نەجیبە سڵاوت لێ بێ هیوادارم زۆر باشبی بە خێربەی بۆ زووم جێبەجێکردن یان جێبەجێبوونی لێک تێگەیشتنەکەی بینی عێراق و هەرێمی کوردستان و ناردنی موچە بەستراوەتەوە بە هەناردەکردنەوەی نەوت تۆ پێم بڵێ ئەم مەسەلەی هەناردەکردنەوەی نەوتە لەمپەڕێکی کاتیە چارەسەرە بێ یان ڕاستیەکەی پێدەچێ ئێمە لە بەردەم ئەگەری شکست هێنانی لێک تێگەیشتنەکە بین سلاف بۆ جەنابێتە و تەماشەوانن تەلەڤیزیۆنەوەی زۆر بەڕێز بڕاستی دوو بابەت ئەبێت خەلکێک بزانن کوژێک جدانە ژێک جیاوازن حکومەتە عێراق فدرال جی مەفرۆزە وان هەر دوو بابەتە ژێک جدا کرد بابەتێ موچێن فەرمانبەرە یەن هەرێما کوردستانê û babetê kêşên neftê
ودرهنان نفته وتصدير نفته وفروتنا نفته ودهاتي نفتی اوهمی لایک و موچ فرمانبر بابتك جدايا مفروضة و يعني بيجين وك دستور وك دولات وك أركسر دولته يعني راستي مفروضة وأركسر حكومته عراق فدرال وأركك السر دا صلاة بغدا موچن فرمانبرا يعني بهنا دان چونكو فرمانبرا أركي خوي یه فرمانبراتیه یه خدمت کرنا دولت جبجه کری همی روژا التزام خو ارک خوی سرشان وانا انجام دای چاوا فرمانبر باشور و نوراست عراقه او چوین دوامت خو و دوامت خو کرین و پار خو ورگتی بس یه هرم کردستانی چوی دوام خو بس پار خو نورگت شایستین دارایی نورگت نلویره شایستین دارایین متخورن حرم کردستان براستی مفروضه بهنه دان مفروضه ور بگیرن ماده یا دستوری یا فقره یا ماده 14 و اود بیجیتن چه فرق و جوازیت نوبرا خلق عراقیان نه او ماده بیجتن ارکل سر دولته ارکل سر دولته جیانک کرامت بو هر تا که کسی که عراقی دابین کتن باش هر وصامات خاتون جیبه لسر ام پرسا وستم او رونا دستور چی الی لباری مثلا مافی خلق لهمو عراق بهرمی کردستانی شوا بتایبد موچه خوران بلام بچی پرسی موچه هرمی کردستان جاب کرێتەوە لە پرسە سیاسیەکان لە کاتێکا لە 2014 ئەم پرسە بە سیاسی و بە دارایی و بە دەستوری و بە پرسەکانی دیکە سپێراوە ڕاستیەکەی ئەمە یەک دوو هەر حکوومەت هێرێمی کوردستان خۆی لە چوارچەوەی لێکتێگەیشتنە تازەکەیشە ئەم پرسەی بەستۆتەوە بە هەندێک پرسی دیکەوە لە نمونەی هەناردەکردنەوەی نەوت ڕادەستکردنەوەی داهاتی نانەوتی ئەنی خۆی حکوومەت هێرێمی کوردستان وای لێ کردووە ببەسترێتەوە بەوەوە سەرباری تێگەیشتنە عێراقیەکە کە لە 2014 بەستوێتیەوە بە پرسە سیاسیەکانەوە نه تزانی چون مسألة عراقية مسألة دسهالات عراقية مسألة يعني فرض كرنا ام بجين صراع قوى يعني كاكيش لاين بهسترا قوترا او شرط و مرجت خو فرض كتن آنكو امشين بيجين اداره كرنا دولة عراقية او 100 سالت بوريجي و او 20 سالت بشترو خاندنا رجيم و بعثا غور بغور حتى نو که عقلیت سپاندنا یک هیزه یک سیاست یک اداره یک بریاره اگر حسانه با چه زنبه فرمانبر حرم کردستانه او جی پاسپورت عراقیه بطاقه وطنیه کارتون اجتماعی هی کارتون اجتماعی معنی چیه؟ معنی تو هولاتیه که عراقی مادام تو هولاتی تو نشتیمانی تو مواطنی اركل سر دولته ما في ويبدته يعني وقتي شويه يعني قانون الخدمه المدنيه فرمانبر وقتي شو دوامه الجوري قانونه واركي خو جيبه جيكر مفروضه شايسته خوي داروي وبقدتن او اركل سر دولته برانبري هر فرمانبركي الهرم كردستان بيتن الباشوري بيتن نوفراس بيتن باشا تشتكي دينو که اره همی پارزگاه عراق نفط هيا اره همی پارزگاه عراق دهات نفتی هيا گلک پارزگاه تن نه دهات نفتی هيا نه نفتی هيا بس شایستن خوی دارایی ورد گرن اره باشه بوچی بس فرمان برن هرم کردستان ده ناس زادان يعني مفروضة اگر دولت اركي خويا دولت بون راكر با يعني بيرابا با اركي خويا وك حكومات واركي دستوري ويا ياسايي وحتى قرار محكمة اتحادية يعني قرار محكمة اتحادية يعني تأكيد كتكو نابيتن هيج بهانيك حاجتك بيتن كفرمانبر موش خونا ورگرن بس نهات يجب جيكرن يعني مسألة نفط خلق كميت زانن وخلق عراق الزاني سياسية عراق الزانن ده صلاة زانتن أبا خوش سالة 2012 ورا كيشا أريد موفق هرمي هيا
در بخیتن انتاج بکد تصدیر بکد و گوهزیتن فروشیتن اما کشان هفته چند ساله یا بردوامه بس مسئله یعنی گریدانا آن سزادانا فرمانبرین هرم کردستانه اجبر دهات نفتی و نه نفتی و روژک و درون هاوتنه و روژک سوتن و ترکیه قبیل ناکت نفط بچیتن و دهات نفتی تعریفاوی کیش که و کیش نپناساوی همي خالن حتى که حسم نبونه من يعني معقوله يعني ورا العالم همية الجهان همية بقرة دولة فدرال ونا فدرال يعني معقوله تخلك خص زابدي وتو فرمانبر مواظف يعني بكفتي خدانا بيداويستي تايبات يعني خانه نشین پیرامیر پیراجن خیزان سربرز شهیدا يعني موچه خونه ورگرن نشن درمان بکرن نشن يعني ابيجن قوتيكا كوشيري وعيال خوب كرن تشنكو كيشان افته هر دو حكومات حل نكريه معقوله بابا والله معقولنا نا خدي قبيل كات نا دستور قبيل خاتو نجيب نجيب ضميرنا وجدان واقعي كي دياري كراو ولا تيجيشني كي دياري كراو لبين عراق وهرمي كردستان هيا ئەم لێکتێگەیشتنە 16 مانگ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەنگی لەسەرداوە و پەسەندی کردووە 7 مانگ عێراق بە هەمان شێوە مەسەلەی هەناردەکردنەوەی نەوت کراوە با بڵێن بڕیار بۆ ئەوەی بەستراوەتەوە بە ناردنی موچەوە نەوت هەناردەکرێتەوە یان نا بۆی موچە بێت تظني كاك داس بجانب تبجم من ركفتن باشا خاندي وركفتن همي خالد به يعني سرك وزيران دسالات هيت شت بيجيتن يعني چه مانع ان دس سرك وزيران بيجت از ده موچ فرمان برای هيوا بنچ فريكم از ده موچن هيوا بنچ شايستن داره ين فرمان برا فريكم كاس نشت بيجتنا يعني چه ريگرنن چه اگرنن او خاصه نوكا رابورتا يعني رابورتا یا ویلج نجی همی آشکرایا و نکه بر هم اینا نفته یا کم بوش بر وان درونت وان کلگه ها کتین یا دویه مسئله نفتی يعني هر دهات نفتی و ننفتی اوه پیدوی لجنه پیدوی هر دو دیوان رقم مالیه بر نخاره گلک اجراءات و پروسس و دانستاندن بلازمه چونکو هم مسئله که تکنیکی و هم مسئله که یا بجین يعني یا برهم اینانه و کاتوانا آن شیان آن امکانیت دوان کلگه ها هنه آن يعني افهمی بابته که يعني ندست حكمة عراق دانا هرم كردستان ده من ظروفها يعني وقت تركي مثلا ريجر بيتن او وقت ظروفها که شرك چه بيتن نه معقولات بيجي بابو اف نفطه چنكو نچو آن كم بو آن بو گلک هولاتين هرم كردستان نورگرن قصدامن چیه اف رکفتنا هات یا بستن هر دو موافقه سر کرد بس اگر کیشهک آن پروبلم کتت ریکدا سرک وزیران دست حالاتا هایت شیتن موچین فرمان برای ریکتن نه گریدتن ازانی گرفتک لویاچی زور رونا خاتو نجیب نجیب بلام همی گری بستا همی گری بستا سودانی زیاد لجاره گوتویتی پیشتریش لسر مسئولیتی خوم بر پرسیارتی خوم و طیف سامیش زور جار لو پرسەترساوە و باسیشی کردووە دەڵێ بێ ئەوەی هەرێمی کوردستان دوای بڕیارەکانی دادگای فیدرالی بە بڕیارەکان و بە با بڵێن بەرپرسیارەتیەکانی ئەوەی دەبوو جێبەجێ بکە پابند نەبووە سەرباریەوە موچەمان بۆ ناردووە لەمە دوان ناتوانین ئەوە بکەین چونکە بۆی هەیە یەخەمان بگرن لە ڕووی قانونیەوە ئەنی ئەویش سوودانیش فشاری لەسەرە كوك هر جريبستك يعني هر جريبستك يعني هر جريبستك بيتكرن حسن نية مهمة حسن نية يعني حسن نية هر جريبست القوانين عالم همية دا جيبا جيكرنا هر جريبستك هر اتفاقية حسن نية مهمة ده بحكمة عراق فدرال شان ده خبرت كتا تكنيك فرت كتا هرم كردستاني
وبو جارانتي بالتاكيد بيكون حسن النيه هاي اري حكمتها هري ما كل سنه يعني پابند بونوي انا پابند بونوي اجرت خوهنا سببت خوهنا معقول نه معقول منطقينا تشكو وقت ركفتنو امضا كري يعني ديار كر قلت برهم ما كم بوي برهم ما روجان جبر فان درونا وجبر فان هجومت هاتينا سر فان كلجها احتمالا 280,000 برمیل نفت تشیان دانه بن بس احتمالا بو مستقبلی بو پاشا روجه تو بشي زیاتر لیکه يعني تو ابدينك قرضك سر تو پاشي زيده که چکو كلجهت نفتت موجودن حكمتها هرم كردستان موجوده خلقك موجوده يعني ما نظر ابا خوش سال 2000 يعني 2012 ورا كيشان نفته هي ودانستان دن وفدك شو وفدك هات يعني حكمة هرم كردستان البيري حكمة عراق البيري يعني اف بابتا يعني اجر افريقيا حلنا بالصبايد حل بالصبايد حلنا بتهيبه قد حل او دولتها حكمة عراق دولتها ام بشك انت ده بس مسألة جريدان سزادانا خلق هرم كردستان مفروضة براستي أبا يعني حكمة عراق فدرال بقبيل نكتن ومفروضة أركي خوية دستوري جيب كتو مفروض اوبوزيسيون خاتو نجيب نجيب يعني يك برسي لباري هنارده كرنوي نو يعني مفروضة راستيكي زياد لبرسيك هي كجورك لغو خوية نشتيماني باش دينا سري بلام زیاد لە پرسێکەیە کە جۆرێک لە گومانی خستۆتە سەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە جۆرەی لێ تێگەیشتنەکە یەکێک لە گومانەکان لەبارەی نیەتی هەرێمی کوردستانەوەی بەوەی کە پابند بێ بە لێک تێگەیشتنەکەەوە وەلەو بارەیەوە ئەمڕۆ زووم ڕاستیەکەی بە تایبەت زوومی گەرمیان بە دوواداچوونی کردووە ئەزانی کاتێک کە هەرێمی کوردستان و خودی لیژنەکەی عێراقی ژەڵێ بەرەمێنان کەمی کردووە بەڵام بە قاچاق بردننی نەوت لە چەند ڕۆژی ڕابردووە زیای کردووە بە تایبەت بۆ ئێران خێرە نەوتێکەیە بۆ بە قاچاق ببرێ کێشەی نییە و گرفتی بۆ دروست نابێ بەزە و بۆری ئەو نەوتەی کە لە چوارچەوەی لێک تێگەیشتنەکەی ئەبێ بدرێتەوە بە سۆمۆ ئەمەیان کەمی کردووە و گرفتی هەیە و ناتوانین بله جنابتا وك اعلاميك اف معلومات بيزان هبتن اكيد انه كحكمه عراق وفدرال هم بيزانين هنا يعني انه كاف تكنولوجيوني وجي بي اس وداتا ومعلومات يعني حكمه عراق وفدرال اكيد اجر اف بيزان هبن اكيد او روبورت خدنا بسنو دجاهن شتشتبه شرطي وشاروانيه راستي مش اشكرايا ودياره يعني دمه كيلجه شيان وتوانا غاز هبتن چه تانکر بیتن چه بوریه بیتن یعنی حکمت عراق فدرال آگهدار بی هر برمیله که بیتن هر لتره که بیچیتن مفروضه راپورت دا دیار کن و مفروضه او دانستان ده چه بنا بحث کردن یعنی وقتی جنابتا وقت روزنامه وانک بزنید اكيد تو که حکمت عراق فدرال يعني تزانيت اینجا بدڵنیایی و خاتو نجیب نجیب عراق ئەیزانێ لایەنە سیاسیەکانی عێراق ئەمە ئەزانن مەسەلەی بە قاچاق بردننی نەوت بەڵام دڵنیا بە لەوەی عێراق دەسەڵاتدارەکانی لایەنە سیاسیەکانی بە تایبەت شیعەکان ئەوانەی کە لەگەڵ کووردا بەیەکەوە ئۆپۆسیۆن بوون ئێستا جۆرێک لە ڕکابەری هەیە لە بینیانە لە بەغداوە هیچ کاتێ لەبارەی نەوتی قاچاق هێرەمی کوردستان قسە ناکرێت چونکە حاڵی خۆیشیان ئەزانن چۆنە و چۆن نییە تەنها لەبارەی با بڵێن ئەو نەوتەوە قساکرێت کە ئەکرێ ئاشکرا بێ و بدرێتەوە بە سۆمۆ و لە چوارچێوەی بۆری عێراقی بە فەرمی هەناردە بکرێت بیرمانیە لیژنەیەکیان نرد بۆ باشماخ ئەو ڕۆژەی کە لیژنەکە ڕۆیشت هیچ تەنکەرێک بۆ باشماغ نەڕۆیشت بەڵام بۆ ڕۆژی دواتر دووبارە پرۆسەکە دەستی پێکردەوە و بە دڵنیاییەوە هیچ کاتێک ئەوەی ناونراوە هاوپەیمانی گەندەڵی لە عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە لەبارەی نەوتی قاچاغەوە قسە لەگەڵ یەکتریان ناکەن ئەوە شتێک یەکلا بۆتەوە إيقاك حكمة عراق دولته وخدان داتايا وخدان وزارة نفطية وخدان شركة صوموية وخدان بنك مركزية وخدان دصلاته يعني نكا طرف بقوات وبحيث دولة حكمتها فدرالة راستين
هر وقت که مسئله نفته او تشیتن هر بریاره که بدتن بلگه گل حکمت هرم کردستان بکتن بس مسألة سزادانا هولاتين هرم كردستان يعني لازم أبا قابلي قبول نبيت راستين يعني مفروضة يعني هم بوزيسيون يا كردستاني وهم حزب ده سلطة يا هرم كردستاني يك دنك يك هلويست همي براوستن برانبرين حكمت عراق فدرال بو يعني بو درخصنا ان بو دانا موچن فرمانبرین هرم کردستان يعني بحجت و ببهانه و نه تبستن مسألة نفطه و مسألة نفطه أبا 12 سال حل نبوي يعني معقولة دروجة دو حل ببيتن معقولة سروجة دو حل ببيتن خاصة المسألة دولية تركيا وميناء جيهان بوريا نفطة ويراشتن يعني مسألة نا طرف قدو طرف تنينا وش نيكو بيجن مسألة قاچاغ وناقاچاغ وبچنده چو نچو سعر وبازار يعني ومنظمة أوبك مرج كريل قال حكمة عراق فدرالكو كيم كتن ريجا هناردنه دا أسعار نفط العالمي يعني دباج من أبهمي التزامات الدولي وقال الطرف التدا بس تو به خلقي خو برسيكي يعني نوت روجا سات روجا معاشي ندي يعني براسي لازم أبا هلويستك کاتو نەجیبە لەبارەی ئەگەری هەناردەکردنەوەی نەوتی هێرێمی کوردستان پێت وایە تەنها هێرشەکان کاریگەری لەسەر دروست کردووە و بە دڵنیاییەوە ڕۆژێک دێ جا هەفتەیە دوانە مانگە کە بەرەمێنان ئەچێتەوە هەمان ئاستی خۆی و حکومەت هێرێمی کوردستانیش دڵنیای لەوەی پابەند دەبێ بە ڕادەستکردنی نەوت هەر ئەمە گرفتەکەی یان بۆی هەیە ئەپیکۆریش جۆرێک لە دڵنیایی و زەماناتی بوێ هەم بۆ قەرزەکەی هم بۆ تێچووی بەرەمێنانی لەمە دووە التزامات نفتنا والتزامات أركت يعني دهات نفتي وأركت دهات نفتنا حتى الدهات النفتيجي يعني أوجي لجنايك يا راس باردي أو لجنة بدانشيتن أو لجنة بيناسا يا دهات نفتي بكتن أري رسومات شاروانية او چنت خزینا گشتی دا اره رسوم و پاره تندرستی یعنی خسته خانه دبنه دهات گشتی او همی اف پیناسه اف لجنه هات یا راست پاردن کو گل حکمت هرم کردستان دانشتنو و دیار کتنو که کیش دهات نفتی بگریت خزینه و کیش نبگریتن او همی اوجی شول پید بید اوجی کار پید بید اوجی وقت پید بید راستی باشه بۆ کاری ئەوێ خاتو نەجیب ینی بەڕاستی تۆ ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بوویت و ئێمە یاسایی بەڕێوەبردنی داراییمان هەیە ئەوەی ساڵی هەڵەنە بم 2019 ئەمە یەکلایی نەکردوتەوە ئەوەی کەچی داهاتی نانەوتی فیدرالیە و ئەبێ بچێتەوە بۆ بەغداد بله كوك دولة عراقية يعني بداخوا سرارا يكون نوتو 6 صدى دهات ويل سر نفطية قانون نفط وغاز نينا ندر خستيا سرارا يكون نوتو 6 فقرات نفقات السيادينا يعني حساب كأول موازنة 2004 دركت يعني موازنة 2005 بشتي دستوري 4 فقرة بون نفقات السيادي سه بون 4 بون یعنی بله 2005 2025 موازنه 2025 این 2023 24 25 چکو موازنه بجین 3 سالی بو نوتو 3 فقرانه يعني اف بيناسك محدد يا ياسایی نينا نبو نفقات انسيادي نبو دهات ننفتي يعني راستي جهه حتى قانون نفط و غاز اگر قانون هوا دولت هوا نو که هر کسک ازانی با ده صلاتت وچنه بو در هنانا نفته بو تصدیر نفته و گاز نفته بو فروت ناوه صراحت بس دولتك مزاجيت بريارة سياسي اجتهادات او ظالم راستي او ظالم حقيقات بجبر هنده ولا لجنة تشيكر لجنة لك تجاشتن درزبو يعني مفروضة دولتك نوتو 6 صدد هاتت نفط بيت حتى تنوكات تلقى الحكمة هرم كردستان مذكرات تفاهم يعني بيجين قريبست لك تجاشنه امزاب كي
يعني اجت دولت بريفا بيت دستورها بيت قانونها بيت تعليمات ترنمها بنت قراراتها بسر بتشيد بس حكمتها عراق فدرال دولتك راستي اجتهادات افريكا بيناسكا هاي صباهي بيناسكا دي هاي افريكا فقرات انسيادي نطو سنة احتمالها صلابات بنصت فقرة النفقات السيادية يعني خالق دي معقولة تو يعني بوجه هرم كردستاني آن موچن فرمانبرن هرم كردستاني گره دیب انفاق فعلی و يعني مزختين فعلي بس تو يد باشور و نوراست عراق نگره دیب جاوب پرسیارە بۆ نوێنەرانی هەرێمی کوردستان خاتوونە جیبە نەجیب بۆچی پەرلەمانتارەکانمان وە بۆچی ئەوانەی دیکەش وەزیرەکان مەبەستمە خۆ بودجە لە ئەنجومەنی وەزیرانەوە ئەچێ بۆ پەرلەمان بۆچی نوێنەرێکی کورد لەو بارەیەوە قسەی نەکرد بۆ قسەش کرابێ لە ئەخیرا نەیانتوانیوە ئیشی لەسەر بکەن و جێبەجێ بکەن بله چونکە بڕیار لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان بە زورینەیە بشراكت نينا بتوافق نينا بالاتجاهشت نينا البرلمانش مفروضة حسب دستور تا انجمن نرانها بيت انجمني فدراليها بيتن راسته انجمني فدرالي وكي هم سيستم فدرالي العالمي انجمني فدرالي تنهر يوس مفروضة يعني او انجمني فدرال ايشي تشيا ايشي سركي او باراستنا مافن يدهرما و پارێزگەه نەبووینە هەرێم یعنی حتى که سلطه تشریعی لعراق سلطه يعني نتمامه نیا درسته بس انجمنی نرانه انجمنی فدرال ماده 61 یا دستوری نهات داناندن بوچی نهات داناندن چونکو دا صلات عراق حسناکتن سیستم فدرالی جبه بیتن هز بیتن اگر تا انجمن فدرال هبا هر یاسایک لانجمنی نینران در کدوا دا فلتره کدی هبید او فلتره انجمنی یه فدرالی اولینه راستی حتی سرکات یا کومارجی دا صلات نینه یاسای رفض کد ویتوب کد 15 روزن تا امضا کرد تا امضا نکرد اما يحسب یا قبیله يعني اداره کردن دولت عراق نسر دستوریه نسر قانونه بلکو ئەبشێ بێژین جاتخوا مادەم باسی دەستورت کرد خات و نەجیبە من کاتم زۆر کەماوە ئەمڕۆ باسم ئەوادی گوتەبێژی حکوومەتی عێراق قسەی کردووە لەبارەی ئەم لێک تێگەیشتنە تازەیی کە هێشتان قسەی لەبارەوەکەین و دیار نییە جێبەجێ بەیان نا ئەڵێ لێک تێگەیشتنەکە کۆتایی بە ناکۆکی چەند ساڵەی دارایی و ڕێکەوتنە کاتیە سیاسیەکان نەهێنێ قۆناغێکی نوێیە و دەستور و یاسای بودجە تیایدا بنەمایە یعنی دڵیان پێی خۆشە بەڵام پرسیارەوەی هەر بەڕاست ئەم لێک تێگەیشتنەکە کۆتایی بە ناکۆکیەکانی دارایی و نەوت هێنا لە بینی هەرێمی کوردستان و عێراق یان نەخێرەشتان ئێمە لە بەردەم ئەگەری ناکۆکی دیکەین ئەمە یەک دوو سبەینێ لیژنەکەی کاتبوو بۆ هەرێمی کوردستان لیژنەکەی سۆمۆ ئەڵێم راپۆرتەیە بە حکوومەتی عێراق پێت وایە راپۆرتەکە بە دەست و خەتێ بنووسرێتەوە کە حکوومەتی عێراقی هیچ نەبێ سەرباریەوەی کە ناتوانین 230,000 بەرمیل نەوتەکە بین بە عێراق موچەی مانگی 5 بنێری حکوومەتی عێراقی یا پێت وایە ئەمە مادەم پەیوەستە بە مەزاجی سوودانیەوە یان حکوومەتی عێراق مەزاجیان ئێستا هی ئەوە نییە کە بێڕادەستکردنی نەوت موچە بنێرن کاک سەبارەت هەر راپۆرتێک او كسيت راس باردين بين رابورت بنويسن كسن شارزانه كسن فنينه او بس دي واقعي ان دي كتواري ان حقيقة امكانيات تكيلجا دان بردست سرك وزيران يعني بيدالن ابا واقعه هوصايا مديد ام چونو امضا خود سركن بس بريارة سرك وزيرانه بريارة سرك وزيران او السين خاريه يقول أقسم بالله العلي العظيم أن أرعى مصالح شعبي مفروضة بوقسم أو مجنفر منبرا يعني بنريتنو وصرف بكتن على الأقل يتهيفو بينش وك دسبيكو يعني لكتجاشني وقبيل كرناوي كو يكمين بارك وبيتن باره يهيفو أيار بيت وهيفو بينش بيتن أبا خالا دي يعني کشا نفت و غاز و دهات نفتی نه نفتی و نه نفتی و همی ولکتگشنه دا گلک برونی و آشکرایی و دیار کری
يعني راسا بوجه 2023 و 24 و 25 ماده 11 فقرات تخو هر 4 فقرات و ماده 12 دیار کردی بس افلک تگشنا هیچ تا تفصیلی تر يعني بجين ناحيه براكتيكي بحثيه كري ومناقشه كري تشتمينيتن يعني طبعا تشتهي شايستين داروين هرم كردستان وتيتهين ضمن الشايستا موچن فرمان برا مفروضه موچن فرمان برا الديف دستوري الديف ياساي الديف قرار محكمه فدرالي الديف اركي يه خدایی و يه شرعی سر و يه اخلاقی سر زیران او مشابه ریتن اما شایستین دارایین دی که بوجه ما کردستانه او دمینی تل سر دهات نفتی و نه نفتی چند تا دان چند اوه هیوی احتمالا کیم بیت هیوی قادی زیادتر بیتن هیوی قادی زیادتر بیتن او دمینی تن دیف لیجان تایبتمند و یتفنی بو بریاردان سروان بابتا گەلێک سوپاس دەکەم نەجیبە ئەندامی پێشووتری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق گەلێک سوپاس دەست خۆش باش یەکسەرە چمە سەر تەوەری دووەم ئەمڕۆ تورکیا پێم وابێ قەراریە و بریاریەوە و ڕێکەوتنەی لە ساڵی 1970 لە بینی بەغداد ئەنقەرە هەیە بۆ هەناردەکردنی نەوتی عێراق ڕێگەی بەندەری جێیهانەوە نوێی نەکاتەوە تازی نەکاتەوە ڕێکەوتنەکە لە ساڵی 2010 هەموار کرایەوە بۆ 15 ساڵ هەموار کرایەوە بەڵام نازانم بۆچی ئێستاڵن لە ساڵی 2026 حوتی ساڵی داهاتوو کۆتاییە من ئەو ڕەشنووسەی کە لای عێراقا ڕاستیەکەی بینیم لە مانگی پێم وابێ 9 گەر هەڵە نەبم بارحاڵ لە ساڵی 2010 هەموار کراوەتەوە و دەڵێن بۆ 15 ساڵە دەبوو ئەم ساڵ کۆتایی بێ بەحساب بەڵام نە ئێستا قسەکە لەبارەیەوەیە کە 27 2026 کۆتایی دێ و ئەنقەرە بڕیاریاوە نوێی نەکاتەوە تازەی نەکاتەوە ئەم پرسە بە دڵنیاییەوە قسە زۆر بە دوای خۆیان هێنێ و پەیوەستیشە سەرباری عێراق و تورکیا بە دڵنیاییەوە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە بۆیە گفتوگۆی لە سەرەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا سپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان و شارزای کاروباری تورکیا دکتۆر لە هەولێرەوە لەگەڵمایە دکتۆر سلااوت لێبێ هیوادارم زۆر باش بی ڕێزت هەیە سوپاس دەکەم تورکیا بە دوای چیەوەیە دکتۆر زۆر سوپاس دکتۆر ئەگەر گوێت لێمە ئەو ڕێیان گرفتێکمان هەیە کێشەیەکمان هەیە ئەی چی بکەین حەلە بێ یا حەل نابێ ئاوە ناوبڕێکی کورد وەرگرم باش یەک ناوبڕی زۆر کورد وەرەگرم و دێمۆلا چینی موچەخۆر و چینی کۆمەڵانی خەڵگیەکیان کردووە نەخێرەکەن بۆ ئەم دەسەڵاتە نەخێرەکەن بۆ بێباکی دەسەڵاتە بۆ ڕێک ناکەون بارودۆخی خەڵک خراپە لەم سەر بۆ ئەو سەر بارودۆخی خراپە بەداخەوە من نیشتیمانمان خۆشە بەڕاستی نیشتیمانێکی خۆمانە یعنی ئەمە خوێنی بۆ ڕژاوە بەداخەوە ئێسا دەسەڵاتداری کورد ئەو هەموو خوێن ڕشنە کاتە قوربانی چۆڕێک نەوتکەوە بیبەخشێ بە بەغا و ئێمە نەوەکانی ئەم کەسانێکەوە خوێنیان بەخشێ لە ئەنفالە لە شەهیدە لە کیمیابارانە ئەی کاتە قوربانی ئەوەی کەوان نەوتەکە بۆ چەند کۆمپانیایەک بڕایەوەکو بیداتە بەغا داوا بکەین لە عالم کاکە ئێمە بێزار بووین لەم دەسەڵاتە وەرن کاکە ئەم سوڵتەیە بگۆڕن ئێمە بێزار بووین ینی لەم سوڵتەیە بەڕاستی نەچاکە بێ نە هیچ کاکە بیرە نەوتەکانیان وە کاملی فرۆشتووە بەدەست کۆمپانیەکانەوە کۆمپانیەکانیشی خۆیان و بە شەریکی لەگەڵ کۆمەڵێک خانەنشینی بەرپرسی خانەنشینی ئەوروپی و ئەمریکیە شەریک بوونەتەوە. دووبارە سڵاوتان لێبێ دکتۆر حەسەن دێمەوەلات باسی بڕیارەکەی تورکیامانە کرد بۆ تازە نەکردنەوەی ڕێکەوتنەکەی لەگەڵ عێراقا
تورکیا بە دوای چیەوەیە بەنیازی چییە؟ زۆر سوپاس دەستت خۆش بێ ببوورە و هینە لای ئێمە بوو سەبارەت بە تورکیا وڵاتێکی گرنگی دابشکردنی وزەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جیهاندا بۆ لە ڕێگەی بەندەری جیهانی سەردەریای ناوەڕاست. پێویستە ئێمە دووشت لێرە تەسبیت بکەین بۆ ئەوەی بزانین لەو دووشتەوە هەنگاو بنین بۆ خودی مناقەشەکەمان. یەکێک لەو شتانە ئەوەیە کە تورکیا ڕۆڵی دابشکردنی وزە دەبینێ، ڕۆڵەکەی پێویستە بە عێراق، دەریای خەزەر و ئازەربایجان، زۆر جاریش ئێمە دەڵێن بەدیلی رووسیا، کەواتە ڕۆڵی دەوڵەتی تورکیا بۆ خۆی پێویستە بەم دەوڵەتانەوە. سەبارەت بە عێراقیش، عێراق دەوڵەتێکە لە سەدا 95 پشت بە وزە دەبەستێ، بە ماوادی خام دەبەستێ، بەو سەرچاوە سروشتەکان دەبەستێ کە لە عورفی ئێمەدا هەمومان دەڵێن بە نەوت دەبەستێ. کەواتە ئەم دوو دەوڵەتە شادەماری ژیانیان زیاتر ئەم شتەیە. هەر یەکێک لەم دەوڵەتە دەست لە تایبەتمەندیەکانی ئەو بوارە بەر بدا زەرەری استراتیجی دەکات. کەواتە تورکیا ناتوانێت ڤێتۆی لەسەر هیچ وڵاتێک هەبێ بڵێ ناتوانانی نەوت لە وڵاتەکەی منەوە بەڕێ بکەی، کەواتە پرسیارەکەت بەجێیە بۆ وا دەکا، بۆیە پرسیارەکەت کەیفم پێهات. سەبارەت بە عێراق جارێ پێش هەموو شتێک عێراق بە سێ شێوە دەتوانێت نەوت بنێرێتە دەرەوە لە سێ ڕێگەوە. یەکێکیان لە تێرمیناڵەکانی بەسڕەوە کە دەگات بە شوێنێکی زۆر ئاڵۆز ئەمساڵ بە گەروی هورمز لەوبەری عومان لەوبەرە ئێران. عومان کێشەی نێوەڵاتێکی ناوبژیوانکارە، دیبلۆماسێتی وزاکە، دیبلۆماسێتی گواستنەوە دەکات، دیبلۆماسێتی ناوبژیوانی دەکات. بەڵام وەزعی ئێران لەوانەیە بۆ بینەرەکانیشت و بۆ جەنابیشت پێویست نەبێ باسی بکەین کە بەردەوام گەروی هورمز یەکێکە لە کارتەکان ئەگەر لاوازیش بێ. کەواتە بۆ عێراق دوو ڕێگای تری هەناردەکردنی نەوت هەیە. ڕێگای دووەمیان ڕێگای ئوردنە کە ڕێگای وردن بە تانکەر دەگوازرێتەوە، ڕێگایەکی تەئمین نییە و خێراش نییە، تۆزانی بە تانکەرەوە و ئەو مواسەفاتەشی نییە و کێشە ناتوانێت وەڵام بداتەوە. ئەمەیان 105 نەوتی عێراق. 110 لە ڕێگەی بۆڕی باکوورەوە، ڕێگای سێهەم و کۆتاڕەیە، واتە عێراقم سێ ڕێگایەیە. ڕێگای باکوور، بۆڕی باکوور، باکوورەکە کوێیە؟ کەرکووکە. کە گوتت کەرکووک تۆ باسی بۆڕی کوردستان دەکەی، باسی بۆڕی عێراق دەکەی، باسی هەمووی دەکەی، بۆی ئەوانەی گوێمان لێ دەگرن لێی شارەزا بن. ئەم بۆڕیە دووەم خەتی گرنگی عێراقا، ئەگەر چی تواناکەی ئێستا 1.6 واتە ملیۆنێک و 600 لە ڕۆژێکدا ئەگەر نەوتەکە حازر بێ و دڕێل و دەرهێنان و هەناردەکردن و کێشەی گومرگ و بابەتەکان دروست بێت و کۆمپانیاکان لە ئارامی دابن و بتوانن استثمار بکەن، ملیۆنێک و 600 یەکەم جار لە 700ەوە دەستی پێکرد بەو شێوەیە. بە هەر حاڵ ئەم ڕێگایە دوو گرنگی هەیە. یەکێک وەکو هەردوو ڕێگایەکەی تر گرنگەکەی ئەوەیە کە لەوێەوە نەوت دەچێت. گرنگی دووەمی گرنگێکی جیۆ پەترۆلیە، جیۆوزەیە، جیۆسیاسیە. ئەویش چیە؟ بەدیلی گەروی هورموزە، بەدیلی تەرمینالەکانی بەسڕەیە کە بەسڕە زۆر بووی مەسە. زۆر جار کاتێک کە دەبینی ڕێگای ئوردن باش نییە، سەلامەت نییە، بەهۆی تیرۆرەوە بوو، بەسڕە 195 هێناردە دەکرد. دوای هەرێمی ئەو بۆڕی ئێرەش ئەو ڕۆڵی بینی، کەواتە بۆڕی ئەلتەرناتیڤە. بۆیە بەنسبەت عێراقەوە زیانێکی کوشندەیە و دارایی گشتی عێراق کە بە پەترۆ دۆلار بە پارەدار دەکرێت بەهۆی ئەم بڕیارەی تورکیاوە. ئەگەر ئەم بڕیارە شتێکی تریش بێ کە بۆ وەڵامی پرسیارەکەت دەبێ بێگومان شتەکەی ترت پێ بڵێن بۆ چیوا دەکا، فشارێکی کاریگەرە بۆ سەر جێگیری دارایی پارەدارکردنی دارایی گشتی عێراق لە ئایندەدا، لەبەرەوەی بۆ دەوڵەتێک کە ڕێنتەر ستەیتە پشتبێک سەرچاوی دارایی دەبەستێ کە شەر نە سەرچاوەکە نەوت بێ. ئەگەر دەوڵەتێک بە تەنها پشت بە لۆکەش ببەستی ڕێنتەر ستەیتە. ئەگەر وڵاتێکی کشت و کاڵی بێ بەڵام پشت بە یەک جۆر توخم ببەستی ڕێنتەر ستەیتە. زانە خاسمە کە تۆ دەوڵەتێکی پەترۆلی بی پشت بە یەک سەرچاو ببەستی، واتە تۆ هاوڵاتەکانت بە قومار دەژێنی، بەو قوماری بازار و نزمی بازار و گەروەکان و بەریەکەوتنە جیۆپۆلیتیکەکەن. بە هەر حاڵ سەبارەت بە عێراق دەبێت دڵنیا بێت کە ئەم خەتە ئاکتیڤ دەمێنێتەوە. سەبارەت بە بڕیارهینەکە ئەم ڕێککەوتنە ساڵی 1970 دروست کرا، ئەو کاتی ڕێککەوتنێکی سەرەتایی بوو. لە ساڵی 76 هەموار کرایەوە. بۆ هەموار کرایەوە توانای بەرهەمهێنانەکەی زیاتر بوو. لە 85 هەموار کرایەوە. لە ئەیلولی 73 دەستی پێکرد. لە ئەیلولی 85 جارێککە هەموار کرایەوە. لە 86 جارێککە دانیشتنیان بۆ کردەوە.
بە هەر حاڵ زۆر یعنی جەنابەت زۆر هەموارکرانەوە لە 2023 هەموارکرایەوە دوای حسێن شارستانی و تانەریێڵدز هەمواریان کردەوە بە هەر حاڵ بۆ خۆی ئاخر جار بۆ 15 ساڵ نەبوو لە 2026 کۆتایی پێدێ لە 2026 و چەند مانگێک پێش 2026 دەکرێت بخرێتە بەرموناقەشە بەس لێرە تورکیا هەڵەیەکی هەیە هەڵەکە هەڵەیەکی سروشتیە با بڵێین ئەویش ئەوەیە بەڵام دەتوانم بڵین لە هەموارکردنەوەکانی دوای ئازادی عێراقەوە هەڵەیەکی خۆیان لە هەڵەکە کەوتون ئەویش ئەوەیە یەکێک لە خاڵەکان کە لە ڕێککەوتنی ساڵی 1970 بەردەوام هاتووە تا ئەم دقەیە دەڵێ حکوومەت دەڵێ ئەم بۆڕیە بە موافقەی بە ڕەزامەندی حکوومەتی ناوەندی لە بەغدا نەوتی پیا ئەڕوا جگە لەوە تورکیا نابێ هیچ نەوتێک بەم بۆڕیەدا هەناردە بکە ئەم بڕیارە دراوە پێش ئەوەی هەرێمی کوردستان هەبێ بەڵام بۆچی لەبەر نازانم عێراق ئەم خاڵی بۆچی تێخستووە لەوانەیە عورفێک بێ بۆ دەوڵەتەکان کە ئەم خاڵە تێبخەن بۆ دەرامەتێکی ئاوا استراتیجی دەوڵەتی تورکیا تەنانەت لە ساڵی 1900 لە ساڵی 2009 کە ئەو کاتی بەهۆی هەناردەکردنی نەوتەوە کەوتە مناقەشە و دواتریش کا مناقەشە لەسەر ئەم بۆڕی گواستنەوەیە کراوە گواستنەوەی پەترۆلی ئەو خاڵی هەرهێشتۆتەوە خاڵەکە چییە دەوڵەتی عێراق بەتەنها ناوەند دەتوانێت نەوتی پیادە هەناردە بکە ئەوە بوو کە عێراق لە دادگای نێودەوڵەتی لە پاریس بەداخەوە زۆر جار گوێم لێ دەبێت دەڵێن دادگای پاریس وڵاتێکە ستەیتێکە سەروەری خۆی هەیە فەڕەنسا ناتوانێت وڵاتێکە دادگای بکە دادگای ناوژیوانی نێودەوڵەتی لە پاریس ئەوان هاتن ئەم خاڵەیان هیند بێ ئەوەی کە مەحامی دەوڵەتی تورکیانی هەرێمی کوردستان هیچ دەسەڵاتێکیان هەبێ خاڵەکە زۆر زەق بوو کە حکوومەتی تورکیا سەرپێچی کردووە بە ئەمە یەکسەر ئەو غەرامەکردنی ساڵی 2023 1.5 ملیار و نیوەک بەسەر تورکیادا تورکیا بۆچی ئەم هەنگاوی ناوە تورکیا دەیەوێت دیبلۆماسیەتی نەوت دیبلۆماسیەتی گواستنەوەی گوزا بەکاربێنێ دوو خاڵی مەبەستن ئەگەر بۆی بستە سەرێ لەم گرفتە لەم قەیرانەی کە ئاماژەکەی پێداوە جامادەم حەسەن پرسیارێک بکەم اینجا ئەو دوو خاڵی تورکیاش باس بکە بەڵام پێم وا بێ تورکیا بە دوای جۆرێک لە دانوستانی دیکەیە گەڕێ خۆشت وتە دیبلۆماسیەتی نەوت بەکارێنێ دیبلۆماسیەت لە چوارچەوەی ویستی دانوستان یان بێنەوبەردەیەکی لەو شێوەیە ئەبێ بۆ دانوستان و ڕێکەوتنی تازە مووقفی استراتیژی تورکیا بەقوترە یان عێراق لەبەر ئەوەی وڵاتی تورکیا وڵاتێکە ئێمە ناتوانین وەک جاران بە وڵاتێکی دموکراسی ببینین دەسەڵاتی سەرۆک کۆمار دەسەڵاتێکی ڕەهایە ئەوە ناتوانن هاوڵاتیەکانیان بەهۆی کۆمەڵێک شتەوە فشار بخەنە سەر دەوڵەتی تورکیا بڵێن هەنەوت هەناردە نەکرا غازی سروشتی گران بوو ئەوەندە ئاسان نییە لەبەر ئەوەی سەرۆک کۆمار ئەردۆغان تەنانەت بۆ بەدیلەکانیشی بۆ هەڵبژاردننی ساڵی 2028 و ئەوانە کۆمەڵێک کارتی بەدەستەوەیە دایم ناحەزەکانی دەخاتە زۆرێک لە تەڵەوە ئیماموغڵو ئەوانە بۆیە تورکیا لە هینی بەقووەتەوە ئەوە دەکا و دەشزانێت دەریای گەروی هورمز غەڵەتم نەوتوە دروستە گەروی هورمزیش ناکۆکە دەزانێت ئیسرائیل جۆرێک لە بربەرەکانی لە ناوچەکە هەیە عێراق ناچارە هەندێک تەنازولکە ئەمە گریمانەیەکە چکە لە سیاسەت و ئەگەر بە دروستی ئەوە بکەیت دەبێت گریمانەی دووەم هەوەیە نەخیر لەوانەیە مووقفی زۆر بەقووەت نەبێ بۆیە لە ئێستاوە دەنگیلی هێناوە بۆی کا دەگاتە کاتی خۆی فعلەن چارەسەر بێ بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەی کە پێویستە ئێمە جەختی لێ بکەینەوە ئەوەیە تورکیا دەیەوێت ئەم جارە ئەو خاڵە نەرمیەکی تێدا بێت کە تەنها حکوومەتی ناوەندی دەتوانێت نەوت لەم بۆڕیەوە هەناردە بکە لەوانەیە زۆر پێ لەسەرەوە دابگرێ کە بە گوێرەی دەستوری عێراق لایەنەکان دەتوانن دام و دەستگا تایبەتمەندیەکان دەتوانن نەوتی پێ هەناردە بکەن بۆی هەرێمی کوردستانیش بتوانێت کە نەوتەکەی هەناردە کردەوە هەرێمی کوردستان پێم بڵێ بەم پەیوەندی ئێستەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ڕازیە بێ بە خاڵێکی ئاوە ئەگەر بەغدا ڕازی نەبێ قەیرانەکە درێژ دەبێتەوە قەیرانەکە درێژە دەکێشێ لەبەرەوەی ئێستا تورکیا لە بەردەم ڕێگایەکی دیکەشدایە ماوەیەکی کە ئەمە ئەو مناقەشانەش دەبینین کە نەوتی یۆناان و حتا سایپرس و دەوڵەتانی دیکە لە ڕێی تورکیاوە جارێکی کە زۆرێک لە مامەڵە دەکەن دەوڵەتی عێراق بێشک مەجبورە
بە هەندێک تەنازولات بکە ئەگەر ڕێک بەو ڕێکیکیەش نەبێت کە من وتم لە سیاسەتدا هەموو شتێک ممکنە لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان مەجارێک بدۆزنەوە کە هیچ دادگایەک نتوانێت ئاوە بەڕێکیکی بێتە سەر گرێبەستەکە دووچاریەوەکە ئەی شتێکی دیکە دکتۆر شتێکی دیکە ئەگەر بەغدا بمەش ڕازی نەبێ ڕێکەوتنەکەی نێوان ئەنقەرە و بەغداد تازە نەکرێتەوە هەرێمی کوردستان هێڵی نەوتی هەولێر جەیهان ئەکرێ نەوتی پیا بڕواتەوە یاننا وەکۆڵێن ڕۆغمە بەغداد دەوڵەتی عێراق دوو ئیتیفاقی سەرۆک وەزیران مەسرورنی لەگەڵ ئەمریکان بینین لەم چەند سەعاتی ڕابردوودا دادگای فیدرالی هەردوو ئەو سکاڵایی کە لەسەری هەبوون ڕەتی کردەوە گرێبەستە دەستوریەکانی هەرێمی کوردستانی لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بە یاسایی لە قەڵەمدا کاتێک دادگایەکی لایەنگیر دادگای تایفەی کە لەژێر هەژمونی تایفەیەکی دەسەڵی عێراق ئەم بڕیارە دەدا بێشک ئیعتیباراتی سیاسی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و کۆمپانیایەکانی ئەوە دەکا لێرەدا ئێمە من دەمەوێت یەکشت بە جەنابەت بڵێم ئەم شتا ڕاستە لە کەسێکی ئەکادیمی دەبیستی بەڵام پێویستە پەلە نەکەین لەوەی ڕەتی بکەینەوە دەبێت بە سەبرەوە گوێ لێ ڕاگرین ئەویش ئەوەیە کۆمەلگای نێو دەوڵەتی هەیە UN هەیە گلۆبال گەڤەرنانس موئەسەسات هەیە بەرپرسیارەتی هەیە هەموو ئەوانە هەیە بەڵام سیستەمی جیهانی زۆر بەریەک کەوتووە سەبارەت بە دۆناڵد ترامپ ئەگەر کۆمپانیایەکی ئەو بێت نەوتەکە هەناردە بکە هیچ هێزێک نەڕێگای لێ بگرێت بەڕاستی یعنی ئەمە حەقیقەتە ئەمە سروشی ترامپە چەند ساڵێکی تر لە دەسەڵاتدایە ئەردۆغان لەگەڵ ترامپ زۆر دۆستایەتی هەیە بێشک هەرێمی کوردستان لە ساڵی 2026 دەتوانێت نەوتەکە هەناردە بکە و هیچ ئیتیفاقێکیش نییە بەوەی کە بڵێ هەرێمی کوردستان ناتوانێت نەوت هەناردە بکە مادەی 111 دەستور بە مڵکی هەموو عێراقیەکان ئەوانش کە نەوت هەناردە دەکەن ئەوانەی نەوتەکە وەردەگرن ئەوانەی کە پشتیوانی دەکەن دەستوری عێراق دەخوێننەوە کە دەستوری عێراق دەکرێت زۆر تعبیری تێدا بکرێت یەکێک لەوانە دەریچەیەک بدۆزرێتەوە بۆ هەناردەکردنی نەوت بەڵام من خۆم دکتۆر هەر ئەمە شەوای کردووە تێگەیشتنێک هەیە یان قسەیەک لێکدانەوەیەک هەیە بۆی کە هەرێمی کوردستان خۆی داناوە بۆەوەی ئەم ڕێککەوتنە تەواو بێ دواتر دەستی کراوەترە بێ بۆ پرسی نەوت سەرباری ئەوەی ڕاستیەکەی من ئەمڕۆ زۆربەی ئەو شتانەی خوێنمەوە لەبارەی هەڵوێستەکەی تورکیا بۆ تازە نەکردنەوەی ڕێککەوتنەکە پێیان وا بۆ هەرێمی کوردستان لە زەرەرا بێ و لە ژێر فشارا بێ ڕاستیەکەی و تەنها دەرچەکەیشی بەغداد خۆی ئەزمموی شیعە لە عێراق ئەزمونێکی خولەفای ڕاشیدین ئەزمونێکی سادەیە لە ژێر بەرپرسیارەتیدایە ڕاتیبی خۆری موسەی کەرتی گشتی لە هەرێمی کوردستان نادا سەروەری دەوڵەتی عێراق لە ژێر پرسیاردایە ئەوە هەرێمی کوردستان نییە بە تەنها لە دۆخێکی ئحرازدایە و 1 ملیۆن هاوڵاتی موچەوەر ناگرن و سەرکردایەتێکی لە زۆرێک لە تەدابیریدایە یاخود بڵێن زۆرێک لەژاوی بازاڕی کوردستانەوە دیارە و کاریگەری لەمە کردو ئەوە سەروەری دەوڵەتی عێراقیشە لە ژێر پرسیاردایە بۆیە ئەم خاڵە بۆ دەوڵەتی عێراق زۆر تاقیکاریە کلیلی ناسینی دەوڵەتی عێراق ئایا شیعە ئەزمموی هەیە لە ئیدارەکردنی دەوڵەتی عێراق وەک سونە لە ساڵی 20ەوە بە هەر چۆنێک بە ئیدارەی کرد و توانی لەگەڵ کورد بەتوند و توژی بیان بە ئاشتی بێ بە حکمی زاتیەکی کارتۆنی بیان فعلی بێ بە ئیدارەدانی شیعە بێ بەتوند و توژی هێشتنەوەی مەزارەکان بە هەر چۆنێک بێ عێراق ئیدارە کرد ئایا شیعە فەشەلی نەهێنا لە ئیدارەکردنی ئەقلیەت عێراقدا بێگومان کەم ئەزمون بوون لەوەشدا سەروەریەکان لە ژێر پرسیاردایە ئایا کۆمەڵگەی نێو دچکوە عێراق دەتوانێت کۆمەلگای نێو دەوڵەتی دەتوانێت کاریگەری لێ بکە نێت لە بازاڕی لە ئەمریکا لە ژێکاندا کارەکەی مامەڵی پێوە دەکرێت وەردەگیرێت و ئەوانە بۆیە ئەم کێشەیە زۆر درێژە ناکێشێ ئەوەندی درێژە پێشێ چەندە بۆ هەرێمی کوردستان حراجێتە ئەوەندە بۆ سەروەری عێراق مەترسی تێدایە سەبارەت بە هەرێمی کوردستان خۆی دانە ناوە بۆ ئەوە کەوا دەڵێم دیبلۆماسیەت ناکەم و خاتری کەس ناگرم هەیە کەواتە خاڵێکی ئەلتەرناتیڤ هەرێمی کوردستان هەیەی وەک تەدابیر دەمێنێتەوە تەدابیرێکی گرنگ دەمێنێتەوە حکوومەتی عێراقی چۆن بەرپرسیارە لە برسیکردنی خەڵکی کوردستان جا هۆکارەکە هەرچیەکی بێ با بڵێن کۆی ملە حەزەکانیشیان لەسەر هەرێمی کوردستان ڕاستن من نایم پرۆپاگەندە بکەم بڵێم ئەوە دکتۆر کاتم زۆر کەماوە بەڵام هەرێمی کوردستان دەتوانین نەوتەکە هەنار دەکاتەوە باشە بە 20 سانیە جوابم بەرەوە کاتم زۆر کەمە ڕێگەی گەشە پێدان چ پەیوەندیەکی یان چ کاریگەرێکی لەسەر مەسەلەیە هەیەتی یان نا
ڕێگەی کێشە پێدان ئەو ڕێگایە کە هەرێمی کوردستان لە ناو دەبا بەڵام دەسەڵاتی هەرێمی کوردستان تا ئێستا تااقەتی بەوە ناشکێ بە تورکیا بڵێ ستۆپ بەداخەوە ڕێگای گەشە پێدان کوشتنی بۆری نەوتەکەمانە کوشتنی ئیبراهیم خەلیلە وکردنەوەی ڕێگایەکە بە ناوچەی تورکمانی تەلعفەر و ئەوانەدا و لە ناوبردننی ئەو ڕێگا گەشەکردنە تەبیعیە کە هەرێمی کوردستان لە 1992 هێناویەتی ڕێگای خنکاندنی هەرێمی کوردستانە. تورکیا بەردەوامە بێت لەسەر ڕێگای خنکاندنی هەرێمی کوردستان یان نەخێر هەرێمی کوردستان هێنێتە ناو ڕێککەوتنی تازەی هەناردەکردنی نەوتی بینی عێراق و تورکیا بە کورتی. تورکیا نییە ئەو حیسابە بۆ هەرێمی کوردستان دەکات ئەوە کۆماری ئیسلامی ئێرانە نایەوێ ڕێگایەک دروست ببێ کە هەژمونی تورکیا لە ئێران بەسەر ئابووری عێراقدا زیاتر بکات. سپاس دەکەم دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا سپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان و شارەزای کاروباری تورکیا لە هەولێر و لەگەڵ مابووی گەلێک سپاس بەدوعا. وڵاتەکە ئێمە وای لێ هاتووە ئەگەر بەس خوێندنەکە بکەیت دەری نان یعنی سویسە لە گەنجێک ڕۆژانەگەر هیچ نەبێ 3-4 خۆی ئەگەر ئیش نەکەیت خۆ ماڵەوەش ناکرێت هەرتۆ دایم داوا لە ماڵەوەکەیت و ماڵەوە پارە بۆ سەر بکات ئەبێ خۆشت هەست بە مەسئولیت و بەرپرسیارەت کەی بەش شتێک کۆ بکەیتەوە بۆ 2 ڕۆژ و خۆتی پێوە بەڕێوەری تا ئەگەر معاشەکە بێ لە کاتخۆ باوەڕەکەی چوومەتە لە کۆڵانەکانە گەڕێم ئافرەتاتە دەرەوە گەڕیانی کۆڵانەکە بەڵێ ئەربانم پێ ئەگەڕێم ئافرەتە بواتە دەرەوە لێ پارەم پێ بەخۆ نازانم چی بکڕم نیشمان لە چیەکە ئارە بەخۆیان کۆڵانە گەڕی بەڵێ ئەگەر حکومەت معاشەکە بدات ئەوە خەڵکەش هەر بازارەکە نەک بەس بازاری بەقاڵی بازاری عام بکرێتەوە و ئەموو شتێ سەرفیات تێبێ و ئەڕوا بای خۆی خەڵکەیە نیەتی حیساب خۆ ئەتا دانەیەکە دینی هەیە بێت دەنیەتی توانای ئەوەی نییە خۆت 3 کیلۆ تەماتە بە 1000 هەیە توانای ئەوەی نییە بچێ بیکڕێ. زوم ئاوێنەی خەڵکە.
سپارم سپار برون برو كاكا برون دبرو كواس سايقك دبرا دبرو دي معلومي ئێمە دووە سەرین خەڵکی هەڵەبجە شەهیدین ساڵۆنیەکە زەواجمان کردو تر بە بۆنی ئەمیشەوە شەوان ساعات دوو نیوە لەسینە تاوەکو چاڕی پاسەکانمانەکەین بێ بە دووەمانەین بۆ سەریش بەشێکمان پێشمەرگن بەشێکمان ئەندازیارن بەشێکمان هەر یەک و بەشێکی مامۆساشی تایە ماوەی دو ساڵە من داهاتی خۆم لەسەر ئەمێ و شانازێ بۆ وردوکمان چکە کچی ئێستا بەڕاستی یعنی هەر بۆ سەروەت و سامان و ئاڵتون و سیارە ڕوانێ من زۆر بە هەڵەیەزانم بێزاری لاڵۆزەکانی سەفەر چارەسەر لە دەستی ئێوەدا بە ئەپی فلایەر بیل